ئامارەکانی توشبوونی هاوڵاتیان بە ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی ڕوو لە هەڵکشانە. لایەنە پەیوەندیدارەکانیش وێڕای هۆشداریان داوا دەکەن هاوڵاتیان پابەندی تەواوی ڕێنماییە تەندروستیەکان بن. ڕای زۆر بەداخەوە دۆخەکە زۆر ڕوو لە هەڵکشانە، نەخۆش زۆر زۆرە، پۆزەتیفمان زۆرە، هۆکارەکەشی مەسە هەموو یەگەڕێتەوەی خەڵک پابەند نابێت. ئێمە هەر داواگەین لێ پابەندی ڕێنمایە تەندروستیەکان من یەکی بەداخەوە خەڵک پابەند نابێت. دەبینی نەوە قەرەباڵغی شانە ناو شار یا لە دایرەکانە مەسەڵەن هیچی کەمامی بەدەمەوە نییە. ئەمە هۆکاری ئەوەیە کە ڕۆژ بە ڕۆژ نەخۆشیەکە بەرەو زیادبوون ڕۆ لە سلێمانی. پەرستارێکی چاودێری توشبووانی کۆرۆناش باس لە دۆخی ئێستای نەخۆشان دەکات و ئاماژە بۆ دەکات زۆربەی نەخۆشەکان باری تەندروستیان ناجێگیرە. لە ئێستادا وەزعی نەخۆشەکان بەرەو ناجێگیری ڕۆبۆی تێکەڵاوبوونی زۆرترین وەرزەکان لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنا کە ئێستا حالەن 38 نەخۆشمان لە ژوورەوەیە هیچ قەرەوێڵەیەکی چۆڵ نییە. تەنانەت ئەو نەخۆشانەی کە لە ماوەیەکی کەما دەرەچن بە ماوەیەکی کەم ڕاستەوخۆ شوێنی قەرەوێڵەکانیان نەگیرێتەوە کە ژمارەی هەموو نەخۆشەکانیش ئێستا لەژێر ئۆکسسیژینان لەژێر عیلاج و ئۆکسسیژینان بە بەردەوامی چاودێریەکرێن، زۆریشیان وەزعیان ناجێگیرە. وەک چۆن لایەنی تەندروستی هۆشداریدا بوو لە ئاتەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا لە وەرزی پاییزدا، ئێستاش هۆشداری ئەوە دەدات ئەگەر خەڵکی خۆی نەپارێزێت ئەوە هەموو ماڵێک ئازاری گیان لە دەستدانی کەسێکیان بە ڤایرۆسی کۆرۆنا ئەچێژن. دەریا کامەران، گەلی کوردستان، سلێمانی.